لە 13هەمین ڕۆژی جەنگی ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل دوایین گۆڕانکاریەکانی دۆخی ڕۆژهەڵاتی کوردستانتان بۆ باز دەکەم. لە 24 کاتژمێری ڕابردوو هێرشەکان بۆ سەر ناوەندی پارێزگای سنە و شارەکانی دەوروبەری چڕبۆتەوە بە گوێرەی چەندگرتە ڤیددیۆیەک کە وڵاتیان لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاویان کردوتەوە. هێرش کراوەتە سەر بنکەی سەربازی ئیمام عەلی لە سنە، هەروەها بۆردومانی ئەرکانی هێزە تایبەتەکان کراوە. لە مەریوان فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆردومانی بنکەی پاسەوانی سنووریان کردووە لە نزیکی مەیدانی نەورۆز. لە بۆکان هاوشێوەی ڕۆژانی پێشووتر بۆردومانی چەند بنکە و بارەگایەکی پۆلیس و سوپای پاسداران کراوە. پەیوەست بە پارێزگای ئیلا بۆردومانەکان لە 24 کاتژمێری ڕابردوو لە پارێزگای ئیلام جیاواز بوون بەو پێی فڕۆکەکان بۆردومانی ناوچە شاخاویەکانیان کردووە ئەو ناوچانەی کە سوپای پاسدارانی لێ با گوتەی هاوڵاتیانیش لە دوای بۆردومانەکە هێزە سەربازیەکان ناوچە شاخاویەکانیان بەجێشتووە و هاتوونەتە ناو شارەکان. یەکێکی دیکە لە شارە کوردیەکان کە لەگەڵ دەستپێکردنی جەنگی ئێران و ئەمریکا زۆرترین هێرش و بۆردومان نیێڕوبەڕوو بۆتەوە پارێزگای لوڕستانە. بە گوێرەی ئامارەکان تاوەکو ئێستا لە 13 ڕۆژی جەنگدا زیاتر لە 100 شوێنی لوڕستان بۆردومان کراوە. دوایین بۆردومان لە لوڕستان هێرش کراوەتە سەر یەکێک لە بنکەی سوپای پاسداران لە ناوەندی شاری خورماوە. لە بارەی زەرەر و زیانەکان یان ئاماری قوربانیەکان تاوەکو ئێستا هیچ ئامارێکی فەرمی بڵاو نەکراوەتەوە. ڕێکخراوی هەنگاو بۆ مافەکانی مرۆڤ ناسنامەی 21 هاوڵاتی کوردی ڕۆژهەڵاتی کوردستانی بڵاو کردوتەوە کە لە پێکدادان و ئاڵۆزی و بۆردومانەکاندا گیانیان لەدەستداوە. با گوتەی ڕێکخراوی هەنگاو لەناو ئەو کەسانی کە گیانیان لەدەستداوە منداڵ و ژنی دووگیانیش هەبووە. هەر پەیوەست بە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو زانیارەی کە لە چەند میدیایەکی نزیک لە ڕۆژهەڵاتیا حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو کراوەتەوە فەرمانی تەقەی ڕاستەوخۆ بە هێزە ئەمنیەکان دراوە بۆ ئەوی هاوڵاتیان نزیکی خاڵە سنووریەکان نەبنەوە. بەو پێی کە لە ئێستادا هێڵەکانی پەیوەندیکردن هێڵەکانی ئەنتەرنێت پچراون لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆرجار هاوڵاتیانی ئێران بۆ پەیوەندیکردن لەگەڵ دەرەوە یان لەگەڵ کەسوکاریان لە ناوچەکانی دیکە نزیکی خاڵە سنووریەکان دەبنەوە. هەروەها لە مەهاباد لە پیرانشار لە سنە ژمارەیەک چالاکوان دەستگیر کراون. ئەوەی کە پەیوەستە بە دۆخی خاڵە سنووریەکانی نێوان هەرێمی کوردستان یان باشووری کوردستان لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان تاوەکو ئێستا دۆخەکە بە تەواوی ئارامە و هیچ جوڵەیەکی سەربازی لە سەر ناوچە سنووریەکان نەبووە. هەر دوێنێ شەویش یەکێکی دیکە لە دەواازە سنووریەکان دەواازەی پەروێزخان کرایەوە. لە ئێستادا 3 دەواازەی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و ئێراندا کراون. ئەوانیش دەواازەی یان مەرزی پەروێزخان سەیرانبەند شوشمەیە.